هاوشەوەی ساڵانی ڕابردوو ئەم ساڵی شاری هەولێر بۆ بەرزڕاگرتنی یادی لەدایکبوونی پێغەمبەری ئیسلام محەممەد درودی خۆی لەسەر بێت لە مزگەوت و لەسەر قەڵاو و بازاڕیش بە سەڵاوات و سرودی ئاینی و بەخشینەوەی شیرینی ئەو یادیان کردەوە. ساڵانە لەو یادا بەژار دەبم بە ئەرکەچی وەکو مسلمانێک بە ئەرکەچی دەزانم و ئەوەی زێگای زۆر دڵخۆشیە کە دەبینم ساڵ بە ساڵ زیاتر قەڵەبارەختە دەبی. ئەوڕۆ بە حسابی خۆم زۆر زوو هاتم لە ساڵەکانی دیکە دیتم زۆر قەڵەبارەت بوو، زۆر بە زەحمەت گەیشتم. لە هەموو مسلمانان ئەو یادا پیرۆز دەکەم. ئێمە زۆر بە گەورەی زانین، زۆر بە پیرۆز ڕایەگرین، ئەم بۆنە زۆر خۆشەویست لە ئێمە. لەوانەیە هەفتەیەک بێ خۆم و کوڕەکەم خۆمان حازر کردەوە بۆ ئەم بۆنەیە. هاوڵاتیانی شاری هەولێر بە هەموو چین و توێژەکانەوە بەدڵێکی خۆشەوە بەشدار بوون لە بەرزڕاگرتنی ئەم یادا. ئەوان داوایان دەکردتەنیا لەو ڕۆژەدا یادی نەکرێتەوە، بەڵکو ڕۆژانە ئاکار و سونەتەکانی پێغەمبەر پێویستە لە ژیانی ڕۆژانەماندا ڕنگ بداتەوە. پیرۆزبایی لە خۆم و لە کەسوکاری شارەکەم و کوردستان و هەموو مسلمانان زیان دەکەم. دەرێم یا ڕەبی خوای گەورە ئەو یادە بکەیە سەرچاوە و واروە و هۆی بەرزبوونەوە و بە ئاگاهاتنەوە و بە شوێن کەوتوی پێغەمبەر سەڵات سەلامی خوا لەسەر بێت. دڵمان خۆشە بە بیستنی و هەموو کات ڕۆژانە دەبی وەکو حساب و کتابی خۆمان حەقی دڵمان بدەین. ڕۆژانە دڵمان لە شەو ڕۆژەکی 136,680 لێرەدا لە معادلی 72 ئەمە دەبی حەقی ئەو ڕۆژە بدەین. ئەگە سەڵاوەت لێدەین زیکرەکان بکەین. ڕۆژی لەدایکبوونی پێغەمبەری ئیسلام محەممەد درودی خوا لەسەر بێت لە ڕۆژمێری ئیسلامیدا دەکەوێتە 12 ڕەبیع الئەوەل لە کوردستان و بەتایبەت شاری هەولێر. ساڵانە ئەم ڕۆژە بە شێوەی جیاواز لەلایەن هاوڵاتیانەوە بەرز ڕادەگیرێت. گەیلان سابیر، کورسات نیوز، هەولێر.